ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبوونەوەی یاسایی خۆی ئەنجامدا و پرسی دابەشکردنی نەوتی سپی یەکێک بوو لە تەوەرەکانی کۆبوونەوەکە. بە پێی ڕاگەیەنراوی ئەنجومەنی وەزیران کەمالە تروشی وەزیری سامانە سروشتیەکان راپۆرتێکی پێشکەش کردووە کە تایبەت بووە بە بەرەو پێشچوون و ئاسەنگەکانی بەردەم جێبەجێکردنی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بۆ دابینکردنی نەوتی سپی و بانزین بە هەماهەنگی وەزارەتی نەوتی حکوومەتی فیدراڵی. وجا ئینشاءالله لە مانگی بیدایەتی مانگیدا دەست پێ دەکەین بە هینانی نەوتی سپی. ئەمە لە کاتێکدا وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم پێشتر بەڵێنی بە هاوڵاتیاندا لە سەرەتای مانگیدا دەست بە دابەشکردنی نەوتی سپی دەکەن کە چینیوەی مانگەکەش تێپەڕیوە تازە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانەکەی باس لە راپۆرت و راپۆرتکاری دەکەن. چەند مانگە حکوومەتی هەرێم بەڵێنی بە هاوڵاتیان داوە کە بەر لە وەرزی سەرمان نەوتیان بۆ دابین دەکات، بەڵام هاوشێوەی ساڵانی دیکە تەنیا بەڵێنی بێناوەڕۆک بووە. هاوکات لە بازاڕەکانی هەرێمدا ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوت بەرز دەبێتەوە و جۆرێک نرخی هەر بەرمیلێک نەوت گەیشتووەتە 170,000 دینار کە ئەمەش گرانبوونێکی بێپێشینەیە لە چەند ساڵی ڕابردوودا. زۆرینەی وڵاتیانی هەرێم کە لە 7 ساڵی ڕابردوودا ژیان و بژێوی بۆ نزمترین و خراپترین ئازدا بەزیوە بەهۆی پێنەدانی موچە و نەبوونی کار و کاسبی. لە ئێستادا لە توانایاندا نییە نەوت بەو نرخە گرانە بکڕن و حکوومەتیش بێباکانە دابەشکردنی نەوت لەم کۆبوونەوە بۆ ئەو کۆبوونەوە دەستپێرێت و چاوەڕێی دەستی بەغدایە. ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 500,000 بەرمیل نەوتی خاو بەرهەم دەێنێت و چەند پاڵاوگەیەکی پێشکەوتوشی هەیە کە دەتوانن نەوتی سپی بۆ ناوخۆ دابین بکەن، بەڵام دەست بە سەراگرتنی پاڵاوگەکان لەلایەن کۆمپانیا حیزبەکانی دەسەڵاتەوە و کەم تەرخەمی حکوومەتی هەرێم وای کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سامانی نەوتی نیشتیمانی خۆیان بێبەش بن. ئەمە لە کاتێکدا ئەم پاڵاوگانە نەوتی سپی بۆ حکوومەتی عێراق بەرهەم دێنن و تەناد و کەڵ و مەترسی تەندروستی و ژینگەیەکانی بۆ خەڵکی هەرێمە. ئەوەی ڕوونە ئەوەیە کە حکوومەتی هەرێم ئامادە نیە نەوتی هەرێم و پاڵاوگەکانی بخاتە خزمەتی خەڵکی خۆی و چاوەڕوانی بەغدایە نەوتی سپی بنێرێت کە لە ساڵانی ڕابردووشدا ئەگەر کەمێک نەوت دابین کرابێت هەر حکوومەتی عێراق بۆ هاوڵاتیانی هەرێمی ناردووە. هاوکات نرخی بانزینیش هەر بە بەرزی ماوەتەوە و مەترسی زیاتری بەرزبوونەوەی هەیە. ئەمە جگە لە گرانبوونی نرخی غازیش کە کێشەیەکی دیکەی هاوڵاتیانە. ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە لە نیشتیمانی پڕ لە سامانی سروشتی و سوتەمەنیدا هاوڵاتیان بەدەست نەبوون و گرانی سوتەمەنیەوە دەناڵێنن.